بابا ناوی خۆی ناوی بەرین هەژماری مەسرور. ئەمە یەکێتی و پارتین لە کاتی ڕۆڵگەڕان و چاوبەستکردن لە خەڵک لە کاتی نەمایشەکانی بانگەشەی هەڵبژاردندا. کوردستانیان لەبان ئەڤڕۆ هەندێک خەڵکیت هەی بەلکی بەشی دوو جەمێت خواردنی خەڵک دێدا نەبیت داخەزا ڕوخاندنا پارتیت کەن باشە پە ئەگەر وان جەماوەری پارتیت گەل بە ئەگەر ئەو زووری نەبە دا چ بسەری بە خەڵکە ئینن. ئەم دیمەنەش هەر هەمان ئەو کەسانن بەڵام لە دوای هەڵبژاردن و لەسەر پلێتە ئەسلیەکەی خۆیان کە باوەش بەیەکدا دەکەن و جێربەجێ لەسەر پۆست و پشکەکان ڕێک دەکەون. ئەوەی کە من تێگەیشتم کردنەوەکەمان زۆر باش بوو لەسەر چەند شتی استراتیژی کە میلەتەکەمان باش پێ ڕێکەوتین پێشم وایە گفتوگۆکانمان بەردەوامە هەدەفی هەردووکمان وا بزانم ئەوەیە بە زووترین کات حکوومەتێک دروستکەین بۆ خزمەتی میلەتەکەمان بەڵام وایە پرسیارەکە وجاد لە جەنابی چالاکانی مەدەنی دەڵێن ئەمە معدەنی پارتی وێچێتیە کە جگە لە خەڵەتاندنی خەڵکو و قسەی ناڕاست هیچی تر لە هەکبەیاندا نییە. ئەوەی سەی لە دەنگدەرەکانیانە کە لە دوای ساڵی 1990ەوە ئەم دوو ڕوویە دەبین و ناهێنگۆڕن. ئومێدە بۆ خەڵکی کوردستانی و بۆ گەنجێتمە خەڵکی بەکرێگرتە و کرێگیرایی وڵاتان هاتوون بوون بە بەڵاو بوون بە مڵۆزم بەسەر شان و کۆڵی ئەم خەڵکەوە و خەڵکیش بەداخە خەڵک تاکەی تێناگا ئەوە بەڕاستی بەشی زۆرینەی خەتای خەڵکە ئەو خەڵکە نابێ ینی ئەوەنە ساویلکە بێ ئەوەنە سادە بێ بە دوو هاش و هوشی هەڵبژاردن بخەڵەتێ چەواشە ببێ گەوج ببێ وە بچێتەوە تای ئەو حیزبانەی کە 34 ساڵیان چەوسێنەوە 34 ساڵە درۆیان لەگەڵاکەن 34 ساڵە دزیان لێکەن 34 ساڵە خیانەتیان لێکەن بەشی زۆرینی خەتای خەڵکە و ئەوان بۆ بەڕاستی ئەوان بۆیان چۆتە سەر ئەوان ئێستا بە لێزانی و بە زۆرزانی و بە شارەزایی لە قەڵەمەدەن ئەڵێم جارە خەڵەتانمان جارێتتر شتە دۆزین و ئەیان خەڵەترین. دەیان ساڵە پارتی وێچێتی لەسەر حیسابی خەڵەتاندنی دەنگدەران شەڕی بەرژەوەندیەکانیان دەکەن و دواتریش 50-50 هەموو شتەکان لە بینی خۆیاندا بەش دەکەن. ئەوەی مایە پوش دەبێت تەنها دەنگدەرەکانن. ئەتوانم بڵێم لە ساڵی 92 هەموو هەڵبژاردنەکانەکە دیقەت بی سەرێکی مێژوو بکەی ڕووداوەکان بکەی هەموو کاتی هەروە بووە لە کاتی هەڵبژاردنە بەڵێنی قەبەیان یاوە یەکتریان ڕەفز کردووە لە دوای هەڵبژاردن ڕێککەوتون لەسەر بەرژەوەندیەکان نەک لەسەر خزمەتی خەڵک. لە سای ئەم دوو حیزب و بنەماڵەیەدا چەندین ساڵە هەوڵاتیان بە ژیان و گوزەرانی خۆیان باش دەدەن دواتری شەر خۆیان بێڕێزیان پێ دەکەن. پێویستم بەەوە حەشامۆنیە حەشامەت کۆکەمەوە ڕاستە کاتی ئینتیخاباتە ئیترمە یە نەسەرەوە حەشامەتێک کۆکەینەوە ئەوە ڕۆی ناخوا. ئەمە سیاست و مامەڵەی دەیان ساڵی یەکێتی و پارتیە لەگەڵ خەڵک و دەنگدەران و هەڵبژاردننی داهاتوش بە هەمان سیناریۆ دێتەوە مەیدانەکە بۆ خەڵەتاندنی دەنگدەران. ئەوەی کە ڕازیە ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان بەم حکومڕانی پۆلیسیەی کە ئەمڕۆ لە هەولێرەوە سەپێنراوە بەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە بەم دۆخە ڕازیە با بچێت دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بدە.